الدنيا يمسي دوان أو بهارك سرنا وضيان ومن شبر وضب ودفع الشمع بينصد مرينا بربرا واني بآمي بودكم وبطول بارا بودقر يمشاران حكيما دقل أوان لقمان حق صلاة لتشابي وابدع أبرين بكز نكرة ودرمانا أدور براه نرينا قلد خزمان وقلد داصن يوان وأهل دجنقا والدار ميتيك بوصاص كان ميتك كسيدوان النتيا يرنقين قلبنا واخواري أتخوان خبري أبي شبه الكنن لكن مكوان ونتيرواني أبي شبهنا ولا قتاري أدور براه نرينا والشاي عبد العزيز لسه سفران راه وشين دقران دشان منكم تفقي سيتين ونسمع وراء بدنيا ريد بلبوزاي دربي خدا يا تشابي جاس وسوم شوي قام كي بلبي كم شيا وبس يا ششي دبهارك كلك كسيدوان بعد شكين أنا عبد العزيز كورك يوايا أوردي دنيا ريد بلكورا أدور بران درينا قلد خزمان وقلد مازر وقلد بير وبيشينيان وجدي حل دورتي دا زمانا حتى دوري آخر دا زماني باب دستي خواي كري خوي بكوجاو عبد العزيز
خەنجەرێکی دەبان 24 جارانی بجێڕەوە دەجەرگ و دڵانەوە ومن لە باش مەلکەوان و نەچیرەوان و سەیدەوانی ڕا بە چ چاو دڵێکی ڕوو بکەمەوە ماڵی دەبابان ئەدەوەرە بران دەرینە ئەنگەلی دەدۆزان و گەلی دەقزمان و گەلی دەبیر و پێشینیان ئەوە جێدیوێتی هە لە دەورەتی دەزەمانان هەتا دەوری ئاخری دەزەمانی ئەوە لەسەر سێ کوڕان ڕابوو بچێتەوە ماڵی دەبابان ئاوای هەر بەجنی دەسوورە مەلکەوانم مردەنگم نەکرە نەچیرەوانم مردەنگم نەکرە کاکە سەیدەوانم مرخۆڵی گەرمێن و کوێستانانم هەروە سەرسەری ئاوای عەبدولعەزیزی داستنیکەم میرشاد ئیلیاتەی ژیت ئەگەر چی لێ بکۆڵیتەوە لە ناو فەرهەنگەکان و مختلفە دنیا شاید ڕێت نەکەوێت لە چمکە فەلسەفیەکان بەڵام تەمامی ئەوانەی وا چمکە فەلسەفیەکان ئەخورقێنن و ئەو چتگەلەی وا ئەو چمکە فەلسەفیانە دروست ئەکەن و ئەو چمکە ئیمتیزاعیانە دروست ئەکەن بە شێوەیەکی تر مەوجودن بە شێوەی چیرۆک میت ئەفسانە و مێتافۆرەکان کەواتە ئینسانەکان کردەوە و هەڵسوکەوتە خۆیان یا ئینسانە عادی وەکو خۆیان بۆیان مهم نییە بەڵکو جێ ئەخەنە جێپێی قارەمانەکان و پاڵەوانەکان و خوداکان و ئەفسانەکانیان هەر لەو ڕۆ شارەکان زەمینی وەکو سووەرە فەلەکی ئاسمان دروست ئەکەن هەر لەو ڕۆوە کارێک ئەکەن و مەراسمگەلێکە جێبەجێ ئەکەن سووەرە مەراسمە گەورەکان و پاڵەوانەکان و خوداکان بووگە من بە بەیتە سەیدەوان دەسم پێ کرد ئەڵبەتە بەیتێک کە دەستکاری کریاگە و تەبیعەتەن لە دەوران متەئەخرە ئەلفازێکی تری تێ خریاگە بەڵام کون هە داستانە عەبدولعەزیزێکی کوردە کە قەدەر بەخەوی تێت و ئەژێت سێ کوڕەکەت بووک بە چاوە خۆ نابینن و عەبدولعەزیز بە گژە قەدەرا ئەچێت تا ئەو ڕادەغەت قەدەر لە بەرامبەری ئەوێ سێت کە یەکێک لە کوڕەکانی کە عەزیزترینیان بێت و سەیدەوان بێت لە کاتە سەیدا و لە کاتە ڕاوە بەدەسە ئەو عەزیز خۆی ئەکوژرێت کە پێی وایە کەڵە یانێ ئینسانێکی کوردی وەکو ئەو عەزیز بەگشت قەدەرا ئەچێت و تەسلیمە قەدەر ناوێت و بەهاوی سەنگینە خۆی ئەدات عەلا ڕەقمە ئەوەی کە قەدەر چارەی ئەوی مشەخەس کردگە ئەو بە گژی هاچێ و قبوڵی ناکە ئەم نمونەمە هاوردۆ لەبەر خاتری ئەوەی کە اتفاقاتێکە لە سەرزەمینە ئێمە ئەکەوێت و بەتایبەتی لەم بەشەوە قەومی کریاگە ئێتنیکی کریاگەی کورد معادڵاتە جیهانی خەریکە ئەشێوێنێت و کەسگەلێک کە لە ئەم معادڵە وعدەیان پێدریاگە و ئەحساسەکەن عەدەدێکن تەپیان لێشی بیاگە کەسانێک کە مەردەمە ئێمە ناناسن و کەسانێک کە ئەگەر ئەیان ناسن گەرەکیانە ماهیەت و وجود واقعی مردم ئێمە بشارنەوە دوا بە دوای اتفاقاتێک کە خەریکە ئەکەوی لە سەرزەمینە ئێمە و ئینسانە کوردی لە ئاخێزە کوردانە
لبرامبر دەوڵەتە ئێرانیە ئەو هەڵسوکەوتن ناکا کە داوای لێ ئەکرێت، کە هدایەت ئەکرێت، کە ڕەوایەتی لەسەردا ئەنێن و تەمامە حەسیب کتێبەکانیان لەسەر زەمینە سەفتا بۆش و بەتاڵ ئەکات و ناچاریان ئەکات، یا ئیگنۆریکەن یان بە جۆرێکی تر بیخونجنن، یان نەسیحەتیان کەن، یان پێیان وابێ کە جڵەوە خەڵکە ئێمە ئەگرن و ئەحیانەن خەڵکە ئێمە ئەتوانن هدایەتکەن ئەو جۆرەی کە فرێک لە پرۆژەگە لە خۆیانیان هدایەت کرد. بۆ تێگەیشتنن لەمە چاوێکی خشێنین بە ئەوزاعی، بەڵام دیسانەوە اتفاقات مەهاباد تا کامیاران نەک لەو چەشنەی کە ئەمان گەرەکیانە، بەڵکو لەو چەشنەی کە خەڵکە کوردی بە هەبوونە وەها ئەلەمانگەلێکی مێژوویە لە دەروونە خۆی دروستیەکات، ئەمانەی متەحەیر کردەوە ئەمانە گەرەکیانە خەڵک بێرنە سەرە ڕێگەی دەستەمۆیی و هدایەتگەری خۆیان. دیسانەوە نەهادگە لە دروستکریاگە دەستە دەوڵەتە ئێرانی بە تایبەتی قێزەونترین، نگریسترین، بێشەرەفترینیان کە حیزب دموکراتە کوردستانە ئێران بێت لەگەڵ پەکەکە، لەگەڵ کۆمەڵا هاوکات لە ئەقڵە سەخیفە خۆیان و لە ڕوانگەی قەتیسماگە چڵکا و خۆریە خۆیان و گەرەکیانە بەرامبەر بە مردمە ئێمە ئەکتگەلێکی خەساوانە، منحەریفانە، هەر وەکو هەمیشەکە کردویانە بیکەن. بەڵام ئەو جاران بە حەیرەتەوە خەریکن ئەنوارن جڵەوەکە لە دەستیان نییە، بە ترسەوە بەرامبەر بە کۆمەڵگای ئێمە ئەنوارن و ئەیزانن کە جێگەیان نابێتەوە کۆمەڵێک ئینسانگەلە هەڵشکیاگ، کۆمەڵی ئینسانگەلە بێبنەما پڕ لە ناڕەسەنایەتی، نامتەعەلق بە سەرزەمینە ئێمە لە چوارچێوەی ئەم حیزبگە لە خۆیان تعریفەکەنەوە. کەسان هاڕیاگە بێ ئستعداد، کەسانە بێ ئێرادە بە دوور لە دوو جەهانە کوردی پێیان وایە بە زرنگی ئەتوانن سوارە ملە مردمە ئێمە بوون و ئەو اتفاقە ئەحیانەن لە کوردەوارە داگیرکریاگە لای عێراقا کەوت بۆ ئەمان ڕقم ئەخوا. حیزب كثيفة ديمقراط، حزب ابن وقت حميشة خائنة ديمقراط، هاوكات لەگەڵ بێشەرەفەکانە پێکاکای بەرساختی سپاه پاسداران و سەبارەت بە ئەوزاعێک کە ڕوویداگە یەک لە دوای یەک بێکاردانە نیشن. حزب دموکرات ئێژێ بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا ژمارەیەکی بەرچاو لە ڕۆڵەتێ کۆشەرەکانمان لە خەباتی شاردا شەهید و بریندار بوون. ئایا حیزب دموکرات ئەم قسە تۆ ئەیکەی شەیادی و کڵاوبەرداری مطلقە و ئەوانەی کە کوژیاگن نەمونتەسەبە بە تۆن نەسەر بە تۆن حیزب دموکراتیش بێژگەن لە مستەرا و فازڵاوخانەیە حیچێک نییە، ئێوە نە مەتنن، نە ئیدەن، نە ڕەبتتان بە کورد هەز، نە بێجگە لە ئوردوگاکەی کۆیەوە حاژەکیان پێتان و ئەنیا و مەنجەڵە فاسۆلیاکە هیچ شتێکی تر هەن. دەرگای ئەو کناراوە دابخەن هیچێک نیەن، بێژگە لە هەنێ قسەی زۆڵانە و ئەحمەقانە و دەهاتیانەکردن هەچێکی تر نیەن. مشتێ بێ ئستعدادە گەڵهاڕیاگە بێشەرەفن، یعنی ئەمانەی کە کوژیاگەن نیروی تۆگن حیزب دموکرات بەچی تۆ، نیروی تۆ بەچیۆ شاردا، ئیسە تۆ وایتە کوێ، وایتە بن مەغار، وایتە بنە بەرد بەداخەوە. تۆ لەم ئیعلامیانە بوو بۆ نەخوەت سادر ناکەی وا وەختی هاژەکە تێ ئەوەڕن بۆ سادری ناکەی بەداخەوە. بزانە حیزب دموکرات تۆ ئیدعای نوێنەرایەتیە ئێرادەی مردمە ئێمەکەی بۆ خاتری ئەمە ئیشێ یەکسری ئێلەمان لە خۆت و نیشان بدەی کە
لەم دنیای ئەمڕۆ بۆ کەسگەلی وەکو ئێوە نیشانیەدەن، یعنی ئاستێک لە واقعی بوون و ئاستێک لە دەرککردنە ڕەنجەکانە مردم. تۆ ئێشێ بتوانیت سابتی بکەیت کە ئەم جۆرە ڕەنجانە ئەناسیت و لە کەناریە دا هەڵگەرە ئەخلاقیاتێکی کە لە جێبەجێکردن و نواندنە ئەم جۆرە ڕەنجانە سەداقەتت هەست، عەقڵت هەست، شەهامەتت هەست، تێگەیشتوویت هەست، هەر بەم نورمە مزەخرەفەی خۆتان و حیزبەکانتان و دەوڵەتەکانتان. حیزب دموکرات تۆ لە بەرساختە بەرساختی، لە خائین خائینی، لە بێشەرەف بێشەرەفی، لە بێسەواد بێسەوادی، لە بێعەقڵ بێعەقڵی، لە درۆزن درۆزنی، لە شارلاتان شارلاتانی، لە گەوات گەوادی. تۆ ئەم نامە ڕوو بە خەڵکە ئێمە بۆ ئەنووسی، بۆ ئەو خەڵکە ئەحمەقە، نەفەهمە، نادانە، ئەو خەڵکە بێز لە تۆ لە ئەمسالە وەکو تۆ ئەکاتۆ، تۆ بۆ دروی وا ئەەکەی. حەداقەل پرینسیپەکانە نوێنەرایەتی لە چوارچێوەی دەوڵەتە لیبراڵیە ڕعایەت کە، ڕعایەتی کە. تۆ ئەم نوێنەرایەتی تە بە چی بەدەست هاوردە؟ تۆ نەتەوانت هەست مردم بە نقطەی ئینقلاب بگەێنی، تۆ نەمەتنت هەست، نەتەوان هەست سندنەوەی مەشروعیەتە لە دەوڵەتی ئێرانی هەست. تۆ هەیت و کەڵەشینکۆفێکی دەوڵەتە ئێرانی واگرتکتە سەردەسۆ. تۆ ناتوانانی حتا بۆ کەڵەشینکۆفت دفاع لە خۆت بکەی، هەر کەسێ مەیلی بوێ جووسکەوە بۆ ئەوە. دەی تۆ خۆت بۆ خۆت هیچ کارەی، تۆ بۆ خۆت هیچ کارەی، تۆ بۆ خۆت هەرکە لەو لاوەتی تەجاوزە پێیەکە. تۆ تەکانە نەخوارد بە ناوە ڕاستان. حیزب دموکرات 85 گەڵبۆگەنە وەکو خۆت و داوە کوشت، متعەسف بووی بابەتی یا کردیتە کرد بابەتی. کورە هەر تۆ دوێکە مانێشتە ئەکرد شەهیدی تازە هاتکە، گۆرانیە ئاڵبۆمە جەدیدە، شەهید تازەتان هاتکە. بابا تبقى ئەم شعارگەلەوە ئەیدەن و ئینقلابە ژنانەتان مشتی سوورا و سپیا و بەن لە دەم و چاوتان بینە دەرەوە، تەواو تەواو دەری خەنجکارن. ڕاپەڕینی شوناسخوازانەی خەڵکی کوردستان. یعنی چی ڕاپەڕینی شوناسخوازانە؟ حیزب دموکرات بێشەرەف ڕاپەڕینی هویەت خوازانە. شوناسە مردمە کورد چییە؟ ڕاپەڕینی شوناسخوازانە. ئەمە هەمان ڕاپەڕینەوە لە تاران ئەیکرێت، هەرەوەی وا خۆت ئەدوت کوردستان چشم و چراغە ئیران. مستەفا هێجری یعنی چی ڕاپەڕینی شوناسخوازانە؟ لەکوێ ئەم شوناسخوازیەتە بین گریاگە؟ کێ وتکێسی؟ تۆ هەروە لە خۆت و نەزەر سوارە عەمەڵەکەی، ناوی ئەنی شوناسخوازانە بە چی و دیارە شوناسخوازانە؟ نیشانی داوە کە نەتەوەی کورد لەسەر ویستی خۆی بۆ نەمانی شێوازە جۆرا و جۆرەکانی ستەم. حیزب دموکرات ئەوەڵەن کورد لە نەزەر تۆ نەتەوە نییە، نەتەوە تعریفی هەست، یعنی نیشن تعریفی هەست. تۆ حیزب دموکرات، تۆ کۆمەڵە چووگن پلاتفۆرمێکتان لە پاریس و داگەسەدەر و بە ئینگلیسی لەوێ بەحسە ئیتنیک بوونە خۆتانەکەن. لەم خەڵەتانە و زوانی ئینگلیسی ناتوانن بکەن بێژن ئێمە نەتەوەین و ئێمە بتەوەین، چون ئەم کلەماتە لە زوانە لاتینۆ هاتگە بارە معنایی هەزوەلی وەختی تۆ تەرجمەی ئەەکەیت و سەر زوانە دروزنانەکەی خوات ئەو جۆرە میل تایی خونجنی. کامەسە نەتەوەی کورد؟ کامە نەتەوە؟ کامە نەتەوە؟ نەتەوەی کورد لەسەر ویستی خۆی بۆ نەمانی شێوازە جۆرا و جۆرەکانی ستەم. شێوازە جۆرا و جۆرەکانی ستەم چطوریە؟ چۆنە؟ کورد بێ ڕاپەڕینی شوناسخوازانەی کردگە و نەتەوەی کردگە بۆ نەهێشتنی شێوازە جۆرا و جۆرەکانی ستەم.
حەزب دموکرات دوای 74 ساڵ بێشەرەفە کوڕ بێشەرەفینە زۆڵەزای توخمە زۆڵەزاینە دوای 74 ساڵ تەمامە ئەقڵتان بووگە وەمە درۆزن تۆ وە زوانە ئینگلیسی قەومە ئتنیکی تۆ وە زوانە ئینگلیسی چووگی تەمامە ئارتیکلەکانم ڕەبت دریاگە بە حقوق ئەقلیەتە قەومیت هاوردگە لە ناوە قەوانینە ئوروپا و لە ناوە قەوانینە ئەمریکا داوای ئەوە کە ێژی فەدراڵیەکەی ئێمە ئەمەسە دەوڵەت ئێشێ بەرامبەر بە ئەقلیەت وا بکە دەوڵەت ئێشێ بەرامبەر بە ئەقلیەت وا بکە دەوڵەت ئێشێ بەرامبەر بە ئەقلیەت وا بکە فاسدە کوڕە فاسد تۆ فکرەکەی ماس وە دەمتیان و دیارنی هەروە لە خۆت و ئەی خونجنی دەرەچی کناراوەکەی دەرە ماڵە باوکتە مردمتە بە چی فەرز کردگە مشتی تەریدەی ئوردوگانشینە خائنە حقوق بگیر سپای پاسداران تۆ فکرەکەی تەکە کیا تەرەفی من ئائیستە بە بەیتە سەیدەوان دەسم پێ کرد تۆ تەکە ئینسانە وا تەرەفیە من نازانم ئێوە بەچکە ڕعیەتە کێن تەجاوز پێکریاگە کێن بنە گورجین بنە ئەرمەنی وەکو قاسمل و قازی مەحەمەد کێن ئێوە چه بەرداشتێکتان بەرامبەر بە مردمی ئێمە هەست لە دایک و باوک و خۆتان و خانەوادەی خۆتان و ئەنوارنە مردمە کورد کێ فێرتانی کردگە بەرامبەر بە مردمە کورد وا قسە بکەن چەوساندنەوە و هەڵاوردن هەروەها سوور و پێداگرە یعنی چی خەریکە مردمە ئێمە ئەچەوسێنێتەوە استثمار چه شکلیە ئەبەی مۆتەدی مەچەی هجری استثمار چه شکلیە ئەحیانەن ئەگەر فەرهەنگە چەپتان لێ بسێنۆ ئەحیانەن ئەگەر پێناسەیە مارکستان لە استثمار لێ بسێنۆ قسەیەکتان بۆ کردن هەستان چه شکلیە ئەو زۆڵمەی لەو مردمە ئێمە ئەچێت تا تۆ گەرە کتبێ لە چوارچێوەی مافە قەومە ئەقەلیەتە لە قانونە ئەساسیە بێ ئەوەی هیچ تەزمینێکی بوێت خۆت بنوێنیت بەڵام لە هەمان کاتیشدا دەبێت تێچووەکانی ئەم ڕاپەڕینە کەم بکرێتەوە مستەفای هێجری هەنووز نەوگە 85 ڕاسانەکەی تۆ تەکانە نەخوارد مشتێ جامانەی بۆگەنە بەستە دەورە ملت و هەنێ فاسۆلیا خۆرە هەناردۆ نەوە 6 مانگ 85 لێ کوژیا حیچێ نەکرد دە حەچی شارە جمەی تێ نەوگە 100 نەفەر سەیشیان کوشتگەوە دەسە خاڵی هەروە دەسە خاڵی تۆ بوو لەرزگرتکتی تۆ بوو ئەترسی لە چی ئەترسی تۆ وتە من قەهرەمانم و تۆ وتە من کلاشینکۆفم هەس و ناوە خۆتە نیا پارێ زەرە ڕۆژ هەڵات و ناوە خۆتە نیاوە هەڵۆ کەچی قالۆنچەیش نەویت تا دەمەکەیت و لافیتەیەکی ناشرینە وەسیت و قەی خۆتەوە وەکو ئەم فلستینیانە چاوە خەیتە دەر لەبەرەوەی جاتە ڕۆعب بکەیت و من فرە مهمم و قەپەکەم و سەرە شێرا و باوەڕەکەیستە وەکو حەیز خزیاگیتە کون تێچوومان کەمێ ئەی بۆ تۆ وەختە خۆی تێچووی خۆت کەم ناو تۆ چیەکەی لە ئوردوگانە وێسی موشەکە ڕواوە ما تحتا بۆ پانەکردگە سەر لە کۆیە بۆ چن نایتە ئەو شاخەنە و تۆپێنن ئەی تۆ بۆ تێچووی قن و خۆت کەم ناکەیت و ئاخر ڕۆتەب خوردەکەی من ڕۆتەب تەوانت باوەڕەکەی تۆ لە ئاستە قنە خۆتا تەواو نەشارەزای وەلی ئەگاتە لای مردمە ئێمەوی تۆ هۆسا من لەم تەناقوزاتەی لە تۆ دەری ئەخەم گەرەکمە ڕواڵەتە بێشەرەفە خائنە بووگەنە کەسیفە تۆ دەرخەمها چەندێ تۆ درۆزن و بێشەرەف و بێمستەوای وا حەچێ تێت کار ناکە ئەوەنە پڕڕووی حەچێ تێت کار ناکە بۆ چون منفعەکەت و ورگەکەت و ماتەحتەکەت بەوە بەسیاگەسەوە
بێگومان شەهیدبوونی لاوانی کوردستان بە مانای لە دەستچوونی سەرمایەیەکی گرانبەهایە بۆ کوردستان. ئەی جددان ئەمە چی؟ ئەمە بەدیهیاتە؟ ئەی بەلای تۆ بکوژرێ نەختۆ ئەوێتۆ، وەلای پەکاکەوە بکوژێکی نەختۆ ئەوێتۆ، وەختە گومرۆکات گرتن و وەختە جێگۆڕکێکردن و وەختە تەڵابڕین و وەختە مەعامڵاتکردنە تەکە سەردار کازمیا و وەختە دانیشتن لە پشتە مێزە لافترەکاندنە چی؟ ئەو وەختە چی؟ ئەو وەختە خەسار نییە؟ ئەی وەختە کەباب خواردن و بەستەنی خواردن لە ڕستورانە میکۆنسکی، ئەویش خەسار نییە؟ هەر لە ناوە خیابانە وەختە گرتن موسسات دەوڵەتە ئێرانی خەسارە؟ ئەی لە ناوە کوڵە سوچە لادەیەکا و پەلامارە بەردی دان و لە پڕێکا گەمار و دریان و دەدە و دوانزە کوژیان لە کوڵە سوچێکا چی؟ ئەوە خەسار نییە؟ ئەوە چۆنە؟ ئەوە نەختیانەوە کەنوەگەنە چەقۆ دارە ئازاتیتان خوێنی پێدرێت؟ بابە تۆم گشتە ڕەفتارە متەناقزە بۆ کەی فاسد؟ تۆ کارنامەت پڕە لە خوێنە شەهید، تۆرە و بێشەرەفانەنەوەی لە کاتە شیمیایە 800 نەفەر هێزتان بوو، تەواوە هێزە نظامیتان، هیچ یارمەتی خەڵکە هەڵەبجەتان نەدا، هیچ لەگەڵ هێزەکەی دەوڵەتە ئێرانیە دەرنەکەوتن، کەوتونە مانگا دزی و مانگا خواردن. لە کات هەڵەبجە 800 دانەتی هەڵدریاگە بووگەنە فاسدە تۆ گەشتی دەرچوو نیوەی خۆی تەسلیم کرد، نیوەیشی بەناو سپای پاسداران و بە ئیجازەی سپای پاسداران تێپەڕی. ماسنیەوە دەورە دەمتان و دیار بیت. بەڕوونیش دیارە کە ڕژیمی کۆماری ئیسلامی دەیەوێ ڕاستەوخۆ ئاراسەی خۆ پێشاندانەکان بەرلاڕێدا بووە. یعنی چۆن بەلاڕێدا بیوە؟ ئاستە خۆ پیشاندان چۆن بەلاڕێدا ئەڕوا؟ دەی خەڵک هاتکەسە دەروێژە جمهوری ئیسلامیم نەگەرە کە دەوڵەتە ئێرانیم نەگەرە کە موسساتیم نەگەرە کە ئێرادەیم نەگەرە کە چۆنی بێژە مچە نێژێتی ئەو چۆن گەرە کەسی بەلاڕێدا بیوە؟ دەی ئەسڵە زەروریە دەوڵەت یعنی هێشتنەوەی دەسەڵات و ئیرادەی خۆی لە دەستگرتنە تەمامیەت قەهر عمومی و تووڕەیی عمومی لە دەستە خۆیسی. معلومە خەڵک بیشکێنێت لە بەرامبەریا ئەوێسێت. ئەی هێزە سەرکوبی بۆ دروست کردە، دژە شۆڕشی بۆ دروست کردگە، چۆن بەلاڕێدا ئەیوا جمهوری ئیسلامی؟ یعنی جمهوری ئیسلامی خەڵکی بێتە خیابان بدونە گرتنە مجەوزە تەجەمع بڕواتە ڕێوە خەڵک قانون شکنی نەکردگە و جمهوری ئیسلامی وەکو دەوڵەتێ بۆی نییە بەربەم قانون شکنیە بگرێت. دەی چۆن ئەم ڕێپەیوانە مەردمە ئێمە ئێشێ دەوڵەتە ئێرانی بخا مچەی هێجری؟ جمهوری ئیسلامی چۆن بەلاڕێیە ئەیوات؟ ئەی تۆ بۆ 43 ساڵەوە لاڕێیا ئەڕۆی حەجێکە پێی نەهاتکە، تۆ تفەنگە کردگە سۆقەی خۆتۆ نارنجەکە وا پێ قسەی زل ئەکەی بۆ گەنی تەکە دنیا ارتباتە هەز ئێژی ئەڕۆمە کاخە سەفید تۆتە ئەی دنیا ئەکەم. ئەی تۆ بۆ ئەم گشتە لاڕێ ئەچی جمهوری ئیسلامی پاکە ناکاتۆ؟ ئەی تۆ جمهوری ئیسلامی چوار حاجەکە لێدا لەبەرەوە خەوەرە ئەکا بۆ تێمە تۆ جمهوری ئیسلامی نییەی، دژمنە جمهوری ئیسلامی نییەی. کلاشینکۆفیشە هەس و نارنجەکیشە هەس و دەمە قۆپانە کردگەسە پێ و ئیدعا ئەکەی چنگەکەی تۆ گەروی شێرا و تەکە ئیسرائیلا دائنیشی و تەکە ئامریکا دائنیشی و تەکە عێراقا بووگی و تەکە گشتیانە بووگی و جمهوری ئیسلامیش موشەکە بۆ هەنێرێ خەوەرە ئەکایژە ئوردوگاکە چۆڵکە سرم سوڕماگە لەم دەم و باسە سمسمە خەرە کارکاری یاسە. تۆ تەمامە عمرە لە مەنزەرە جمهوری ئیسلامی وایتە لاڕێیە وەلی هەر تۆ ماگی تۆ مفتیش ئەخۆی سەعاتێکیش کار ناکەی، کەسیش نایژێ ئەم دۆلارە مفتە لەکوێ بۆ تۆتی حەزب دموکرات کێ بۆچی ئێشێ ئەم دۆلارەوە تۆ بە؟ هەر بۆیە
خەڵکی کوردستان دەبێ بە وشیاریەوە لەگەڵ پیلانەکانی ڕژیم و نەیارانی گەلەکەمان هەڵس و کەوت بکە. پیلانەکان ڕژیم چییە؟ حەزب دموکرات. نەیارانە گەلەکەمان کێس؟ حەزب دموکرات. بابا مەوجودە سەخیف، ئەمە کارە تۆز بێژی نەیار کێس پلان چییە؟ ئەمە کارە تۆز. ئێوە دەردە چییە خۆی؟ خۆ کەڵەگان نییە ئیشوە دەردەی شتی بخۆی. کامەسە پلانەکان نەیارەکان کێن؟ دەبێ وشیار بێ. دێغەڵەتی واتە نەکردە، ئەوە قسە و کردە. دوو کەلامیش لە دایکە بووک، ئەمە قسە و ئێوە کردان. ئەگەرچی هەموو نەتەوەی کورد و ئازادی خوازانی ئێران شانازی بە شەهید بوونە لە پێناوە مافە ئازادیەکانی گەلەکەدا دەکەن. ئیسە تۆ ئەم گوزارشە لە کی ئەدەی؟ چۆن ئەم گوزارشی تۆ سەحەتی هەست کە مردم شانازی ئەکەن بە شەهیددان؟ ئامارەکەت کێز؟ شوهەدای دفاع مقدسە. کێز ئەمەی کە تۆ کوردستان جگێ ئەەکەی تۆ ئێرانی پێوە ئەلکێنی و با تۆ حیزب دموکرات و کوردستانی ئێرانی و چییە ئەم گشتە تەناقوزاتە؟ ئەم زوانە پڕ لە درۆ تۆ هەنووز حرەکەت ناکەی تەواو وجودە درۆست فاسد. دەی بۆ ئەم مردمێشە باوەڕۆ تۆ بکات و ڕاستیش ئەەکەی. بەڵام لەم قۆناغەدا پاراستنە گیانە خەڵکە کوردستان و خەباتکارە خۆنەویستەکانمان دەبێت لە ئەولەویەتدا بێت. ئەی لە کامە قۆناغا لە ئەولەویەتان نییە؟ لەم قۆناغە پاراستنە گیان ئەولەویەتە. لە کامە قۆناغا پاراستنە گیان ئەولەویەت نییە؟ لە قۆناغە ڕاستانە ئەو وەختە مەشیا وەکو کاوەڕ سەرتان و ڕیانە تا بگەیانە چەقۆ بۆتان. خێر و بەرەکەت و نان و حیزب دموکرات و ئەمانتانە بۆ بێرن. بعد چۆن ئەکرێ حیزب دموکرات گۆزەڵە مشکی یاخوان نەشکی؟ ئەکرێ مەگەر کاوراگەر کەسی لە مەهاباد بڕوا تا ئەورمی ئەمکانێت تەسادف کات 10 نەفەریان ببرێنە ناو جادە. ئەکرێ مەگەر بڕۆی تۆ گەشە جمهوریە ئیسلامی هەر دەوڵەتێکی ترا ئامادەی ئەوەت نەوێ شەڕی تەکا بکەی. بۆ تۆ ئیستە مردمە ئامادە کرد، مردمە تەسلیح کردە. ئەی تۆ چیت کردگە لەم ئوردوگانە؟ ئێوە کەڵاشینکۆڤ حیزە چی ئەکەیتەشانە؟ مردم نەمرێ. ئەکرێ ملەتێ لەم جەهانە بەهای نەداویت و بە سەروەری گەیوێت. ئەکرێ کەسێ ڕەنجی نەکێشاوێت و سەمەری خواردوێت. تۆ لەکەی تا ئێستەوەنە ئابدووگی؟ ئەو فورموڵە چییە مستەفای هیجری؟ تۆ وەکو پەز ئەلەوەڕی ماگی ئیدعاکەی قارەمانیشی تفەنگیش هەز وایتە لاڕیشە. جمهوری ئیسلامی موشەکە بۆ ئەهەنێرێ لە پێشەوە خەبەرە پێدایژێ چۆڕیکە. تۆم بێم تەکنیکە فێرە مردمە ئێمە بکە. ئەمە چۆن پۆلیتیککردنێکەی وەیکەن. دوێ تۆ بێ ڕێگەکە فێرە خەڵکی بکە ئەو کارەی وا خۆتەیکەی. بێژە ئەو قۆناغە چه فەرقێکی بووتەکە ئەم قۆناغە؟ بە تایبەتی داوا لە لاوە بوێرەکانمان دەکەم بە شێوەیەک درێژە بەڕاپەڕین بدەن کە کەمترین تێچووی گیانی هەوێ. دێ تۆ قسەی واتە نەکردایان و تۆ لاڵی داوا ئەەکەی لە لاوەکانمان. لاوەکان ێژن مستەفای هیجری گوت خوارد حیزب دموکرات غەڵەتە کرد سەرە دای لەسەنگ. بچۆ پێی کارە تۆ ئەگەر ژێ کەل ئەگەر تەبیب بوودی سەر خۆت دەرمان میکردی. تۆ ئەگەر عەزیزم ئۆسای فکری وە حاڵە خۆت بکە. هەواسە بوێ حاژەک نەچێ پێتا پێشت ئێژن چۆڕی کە هەردوو کوشتە ئەدەی. هەواسە بوێت تۆ فکری وە حاڵە قنە خۆت بکە. لە کۆتاییدا لەلایەنە حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە سەرخۆشی ئەەکەین. حیزب دموکراتە کوردستانە ئێران چییە؟ کەناراوە، شخصیەتە حەقیقیە. حیزب دموکراتە کوردستانە ئێران چۆن تێتە گۆ؟ لەلایەنە حیزب دموکراتە کوردستانە ئێران و حیزب دموکراتە کوردستانە ئێران چ پۆخێکە؟ چییە؟
حزب دموکرات کوردستان ئێران چییە؟ ئێوەن چین؟ سەرخۆشی ئەەکەین لە کەسوکاری شەهیدان و هەموو خەڵکی کوردستان و هیوای ساڕێژبوونی برینی هەموو بریندارەکان هەیە. ئاواتی لە مێژینەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و هەموو شۆڕژگێڕانی ڕۆژهەڵاتی کوردستان تۆ سەیرە ئەم ئینسانە مشاغبە بکە. تۆ حیزبی دموکراتی کوردستانی ئێرانی فاسد شۆڕژگێران ئەوە شۆڕژگێران ڕۆژهەڵاتە کوردستان تۆم گشتە تەناقوزە چۆن خەو پیاکەوێتەکیە. عجب موجودات پۆفیوزێکن ئێوە. هەموو شۆڕژگێرانی ڕۆژهەڵاتی کوردستان گەیشتن بە سەروەری. چۆن ئەگەنە سەروەری؟ ئەو جۆرەی وا تۆ ئەیژیتی، ئەو جۆرەی وا قاسملوو ئەیوت، ئەو جۆرەی وا ڕاسانتان کرد، ئەو جۆرەی وا معاهدە لەسەر معاهدە مزاکەن تەکە سەردار کازمیە. چۆن ئەگەنە سەروەری؟ سەروەری یعنی چی؟ تۆ هەر سەروەری ئەزانی فاسد تۆ یەک عمر مەئموروکی و بۆ خاترە مەئموریەتەکانت حقوق گرت کە سەروەری یعنی چی؟ ئەم قسانەی تۆ کردە سەروەری لێ هاتە دەرەوە. گەرەک تو چی نیشان بەی؟ گەرەک تو نیشان بەی فرە ژیری، بەر بە خوێن ڕێژی ئەگری، کوێخای مەحەلی، ڕیش چەرمگی، دوو قسەی خەیری تیاکەی، لاوە خەڵکینە و لە خەرە شەیتان بێنە خوار و وام مەکەن و ڕزگاری و دەستەبەربوونی مافی نەتەوەیی کووردە. مافی نەتەوەیی کورد چه شکلیە؟ چۆنە؟ خۆلاڵ نەوگی فاسد مافە کورد چه شکلیە بۆ گەنە فاسد؟ چه شکلیە؟ بەردەوام دەبێت. ڕۆژهەڵاتی کوردستان لە سەرکەوتنە خەباتەکەی دڵنیاز. خەباتەکەی کامە سەر ڕۆژهەڵاتە کوردستان کامە کوێرە دێز. ڕۆژهەڵاتە کوردستان کوێز فاسد. مە تۆ حیزب دموکراتە کوردستانە ئێران نییەی. ئەم ئەدەبیاتە سەخیفانە هەنێ کێز پۆفیوز. تۆ خۆت تەکلیفەتەکە خۆتا مشەخەسە کێی. بۆ جورئەت ناکەی لەم غەڵەتانە وەزوانە فارسی بکەی. وەزوانە فارسی بنووسە شەرقە کوردستان لە سەرکەوتنە خەبات دەرپیرۆزی مبارزەی خۆت ئەس پیرۆزی مبارزەی خۆت مطمئن است. شەرقە کوردستان. حزب دموکراتە کوردستان و ئیران و مبارزان شەرقە کوردستان. بنووسە قسانە بنووسە وەزوانە فارسی. بۆ واجبە ئەمانە بخوێنی تۆ و ماخیەتە کەسیفە بۆگەنە ئەمانە دیسانەوە دەرخەیتۆ لە خطوتە متون سەخیفیانە. ئەمە هاتکە لای خۆی دەسەکە فرە خوار بگرێ جێدەسی تیانەوێ مشت بخواتەیە. ئیتر لەمە خەسیاکتر و پۆفیوزانەتر نەیەکریا بنووسێت. ئەمە ئەوج شاهکارە حیزانەیە زوانە کەسیفە حزبی ئەمانەسە. زوانە خائینانەی ئەمانەسە و ئەم گشتە بووگەنیەتیا بوو. وەمە چه اتفاقی کەوتبێ؟ بۆ معادڵات لەسەر زەمین شێویاگە لە دەوڵەتە ئێرانی وەلیان ئەشێوێنین وە لە یاڵەت متحدەیە ئەمریکا چه اتفاقی کەوتبێ؟ بۆ دەرکە ئەمە ئێشی ئێمە بزانین ئەمانە خەریکی چین لە ژێرە ناوە ئینقلابە دەسە شاراوە. بۆ تێگەیشتنە لەمە من ئێشەی بڕی مثال بۆ ئێوە بدەم. مثالێک لە زندگی شخصی خۆم. من لەناوە خانەوادەیەکا گەورە بووم کە ڕاوکردن، شکارچوون، سەیدکردن بەشێک لە ژیانە ئێمە و ڕوتینە ژیانە ئێمە بوو وەکو سەرگەرمی. تەبیعەتەن من هەر لە دەوران نەوجەوانی و تەجروبەی ئەمەم کرده بوو. شەوە پلانە ڕاودانیان و لەگەڵ کێ بڕۆیتە دەر و چ تەرزە لەباسی بکەیتە بەر و کامە ئەسڵحەت بێت و مهماتەکەت چی بێت و فیشەکەکانە کارخانەیی بێت و دەست هەڵوەس بێت و کامە منتەقە ئەڕۆیت و بۆ ڕاوە چی ئەڕۆیت و بۆ پەلەوەر ئەڕۆی بۆ حەیوان ئەڕۆی بۆ چی ئەڕۆیت.
ولا كناريا كاما كولتك خوتا أوي كيقل رفيق إيوان و لكوي شي يك بقرن ولا كوي شي برون برو كوي ولو دوا خد محيطه طبيعته فزاو آشنايتك طبيعته هبون بري أخلاقياته فيربون جيانتك طبيعته أمانة قشتي دس ودس يكداد تابا ديديك ودريافتك لاشتيك بناو الراو تو أقريتو هات بام أوروبا مجال الراو كردن نبو نا محيط كيف مناسب بو نا إمكانات وشرايط كيبو نا شرايط حقوقية كيبو نا شرايط مادية كيبو نا أو شاخو داخو كجوكيو أواني بو كأبوايا بويا ما فير بوين من فير بوم كأم سرقرمية للريقي فيديو كانوا مجلة كانوا مجلي راو فيلم الراو أمانة ما شابكم برابرك أم سوشيال ميديا شو برابرك إنترنت وفزاي سايبر كراو أبليكيشن هاي جورا وجورات ويوتيوب هات من توجههم كرد برابر من خليكم برو جيجا هاي كتراهم يعني أوساك أقردان يشتم فيلمكم تماشا كرد للرابي قاز كابرا للدرمالكي وفيلمي أقر تابو كوي أرون تاتش لباسي كنبريان تاتشي استفادة كان أما كرتو بو لفيديوي كي 4 دقيقة لوقت فقط تقا كردنا تفنقك وكوتنا الراوكا باش ماوي كي تركار جاي جيجيك إمكانات وايلي هاتبو كمان للدوربين أصلحة كوان بالشيوي سلو موشن لحظية درتشونا قولا كم أدي حتى أيدا بناو تشاوانا حيوانك وكان ليس ليتقان أما هم كنش كاويبو هم بنوعيك يجي لبي الرحمية إنسان لزت أوا بقول النيتشه أم تخريبه كم أصلح أي كرد بوتو جالبو برابر من إحساس مكرك من خليكم أرومناو واديك شتير أما الراونية من تماشايا كان من لكوي زانيم أما الراونية شون من تجربة واقعية الراو مهبو راو لتو إنساني كي تدرسك راو درس أخلاقي وتودا درس حماهنجي لقل تبيعت لقل بتودا درس الروابط إنساني بتودا درس الشكو بتودا راو درس فلشتك وتودا بلام أمي دوغل يوتيوب خليك شبيه سازي كي غلط أكال الراو تو دريافتك تواو غلط للراو أقريد تصور بك لم 8 مليار إنساني ولا سرقوي زمينة بشانسي حج معلوماتك درباري راونية وقريكي سي للريقي أمجتانو فيرة راو بويد يا لذة راو بزاني چونه تو أزاني 10 مليار إنسان ئاگاهیەکی کاذب بەدەستێرن درۆزنانە بەدەستێرن تەجروبەیەکی غەڵەت ئەکەن ئەمە دەقاودەق وەسە فرە شتێکە ئێمە لەم دنیا نایزانین بیستگمانە و کوردی ئێژن بیستگیە و نایزانێت ئەمە دەقیقەن مثالە ئەوە بوو کە من وتم تۆ بیستگتە و نایزانیت بەڵکە ئێمە لە قودرەتە سیاسی لە دەسەڵاتە سیاسی لە مبارزە لە خستنە دەوڵەتێک لە دروستکردنە دەسەڵاتێک هیچی نازانێت هەنیشتی چاو پێکەوتکە نیشتی بیستگەوە لێ هیچێکی وان نییە تا 4 نەفەریان حەول نەدەنوێیەک و گەرەکیانوێت کارێکی مشتەرەک بکەن نازانین چەندێ سەختە 4 نەفەر لە کناری یەکتریا قەراردان 4 دانە ئینسان تێری بە 4 شخصیەتە جیاواز و بە 4 منیەتە جیاواز و پڕ لە ڕزاڵەت و پڕ لە حەسادەت و ئەم 4 نەفەرە چ شتێوێت و باعث لە کناری یەکتریا یەکتری قبوڵکەن یەکێکیان بەسەر ئەوانی تر و قسەی سواروێت
إلا ئەوەی کە عاملە خارجیەکی بیرونی نەوێت. وەلی تۆ چۆن هیچ تەسەورێکە لەمە نییە تا ئێستا نەڕووی مامەڵێ بکەیت تاکسیەوە شەریکی بسێنی تەکی کەسێکە تا بزانی ئەم شەریکیە هەتایی ناوێت و هەفتەی ئەوەڵ و هەفتەی دووەم ئەترازێت و ئەچێت چەندێ سەختە تۆ گروپێ دروستکەی فکرەکەی بە نووسینە ئەساسنامەیەک یا ئیعلامکردنە مشتێک هەمبەستگیە درۆزنانە دوو ئینسان لە کنار یەکتریا قەرارەگرن دە سوورەتێکەوە نییە. خەیلی شتی گەرەکە دوو ئینسان لە کنار یەکتریا قەرار بگرن و یەکێکیان قسەی ئەوێکی بخوێنێتەوە. خەیلی شتی گەرەکە. وەلی چون تۆ خۆت نەت کردگە و هەمیشە ملحەق بووگی پێی تەسەورێکردنی نییە. چون ئێمە هیچ وەخت لە بنەڕەت و خۆمان قودرەتێکمان دروست نەکردگە و دائیمەن ملحەق بووگین پێی تەسەور ئەوەی کە قودرەتی دروست ئەکرێت چ مەوانەعی وا لەسەری پێیە ڕێیە بۆ ئێمە غەیرممکنە. ئەم اتفاقاتانەی کە ئەکەوێ لە ژێر گۆڕین دەمامە کە دەوڵەتە ئێرانی شێوەیەکی جەدید لە ئینقلاب بە ئێمە نیشانەدا. ئینقلاب دەست شاراوە شێوەیەکی جەدیدە. ئەوڵەن بۆ ئەمانە لە مەفهوم و چمکە ڕڤلوشن ئیتر ناترسن، بۆ نظامە سوڵتە ئیتر لە چمکە ڕڤلوشن ناترسێت. بۆ ناترسێت؟ بۆ ورد و درسی ئەمانە ئێستا ئیسراریان هەست بە مێژن ئینقلاب. دەرکە ئەمە مەسەکە ئەگەر واقعا مردمێ موجود وێت و یەک نەفەر بێت و دوو نەفەر بێت و سێ نەفەر ئەم مردمە لە شێوەی بەرامبەر بوونەوە تەکە حاکمیەتە یەک بگرن پەیوەندیان هەبێتە کە یەکتریا ئرتباطیان بێ لەگەڵ یەکتریا، ئەمە شتێکی فرە خەتەرناکە. ڕقیب تێتە مەیدان، ڕقیبە جددی تێتە مەیدان. چۆن ئەڕۆنە ژێرە بارەم ڕیسکە گەورە. با من تەماشایەکی مەقولەی شەڕ بکەم. ئەو شتێک کە هێمە هەم ئەیزانین و هەم نایزانین و هەم دیگمانە و هەم نەمان دیگە و هەم بڕشتمان بە واقعی دیگە و هەم بڕشتیشمان نەدیگە و بێ مەسەلە واقعیەتە مەقولەی شەڕ. ئەوەی پێشکەوتن سەبارەت بە خێرایی نێوانەکان بەدەست هات کە لەلایەن بەشەرۆ بۆ کارە شەڕ و نظامی بووکە. یعنی زمانێک ئێمە شاید پێمان وابێت لە سیاسەتا شتێک بەناوە قانون و گرێبەستە کۆمەڵایەتی و ماف و ئەمانە بەشێکن لە سیاست، بەڵام ئەمانە بەشێکی فرە حاشیین لە سیاسەتە. لە سیاست شتێ بەناوە قەڵەمڕۆ و خاک و فەزا مهم بووگە. بۆیە ئەوەی توانی گێسی بە سرعەت فاسڵەکان کەموو بکات و ئیمکانی سەپاندنی ئیرادەی داگە. بۆیە کەرەستەگەلێ وەکو ئەسپ، وەکو ڕێگەی ئاسن، وەکو کەشتی، وەکو کامیۆن، وەکو جادە و بان توانی گیانە ئەم سرعەتە لە گرتنە قەڵەمڕۆ بدەن بە سیاست. بۆیە تۆ ئەبینی سەرزەمینە ئێمە ناگەهان لە دەورانە 120 ساڵ ڕابردووە بە هاتنە ڕێگەی ئاسن و بە هاتنە ڕێگە و بان و بە هاتنە لەشکرە مکانیزە و هەواپەیما و ئیمکاناتە تەکنۆلۆژیک ممکن بوو تا ڕزا پاڵانیەک بێرن و دەوڵەتی دروستکەن بەناوە دەوڵەتی ئێران وەگەر ئیمکانپەزیر نەبوو. بەڵام پس تۆ ئەوێنیت ئەوەی دەستکەوت لە بوارە تەکنۆلۆژیا بوو مەعموولەن هاتگە لە نظامی کردیان تا بتوان فاسڵەکان و نێوانەکان کەموو بکەنەوە، سرعەتی زیاد بکەن لە گرتنە قەڵەمڕۆیەکە. بەڵام لەگەڵ اتفاقی کەوت بۆمبە ئەتۆم خۆ سرعەت فرە ناکا. بەڵام چۆن بۆمبە ئەتۆم ئەسلحەیەکی مهمە. بۆمبە ئەتۆم سرعەتە ئەوی تر کەمەوە کاتۆ بەر بە سرعەت یەکدی.
تۆ دانێ بۆ ماتەمەوە بێت کەسی جورئەت ناکات خۆی بجوڵێنێت تانکی تەکان بات هەواپەیمای بێنێت لەبەر ئەوەی کە تۆ ئەسڵحەیەکە واوە دەسەوە ئەو بە مقیاسێکی گەورە و عەزیم نابوو دەکەی بۆم بە ئەتۆم بەری پێگرێ بەر بە سرعەتە وەگرێ. بەڵام لە جریانە شەڕە عێراق اتفاقی کەوت خیلی فەرقی کرد. یاڵەتی متحدەی ئەمریکا دوای شەڕە وێتنام ئیتر تەجروبەی شەڕی نەکردو سەربازەکانی بێتەجروبە بوون. لە شەڕە وێتنام یاڵەتی متحدەی ئەمریکا تڕۆ بوو بۆ چون خەڵکی لە شەڕە وێتنامە تەسویرە مردەگەکانە مردمی وێتنامیاندی جنایەتەکان ئەمریکایاندی لاشەی تیکە تیکە کریاگو بوون بە ناپاڵمیاندی و خەڵک مەشروعیەتە ئەم شەڕیانە لە ئەمریکا سندوو و ئەمریکا دۆڕیا لەم شەڕە. ئەمریکا ئەزانی شەڕ ئەگەرچی نێوانە دوو خەسمە دوو دوژمنە لە نابودکردن و تەخریبکردن و وێرانکردنی یەکتریا بەڵام دەورانە جدید فقط ئەسلحە و سەربازی نەگەرەکە بەڵکو حەوزەگەری تری گەرەکە تەسویری گەرەکە ئەتلاعاتە غەڵەتی گەرەکە پرۆپاگاندای گەرەکە ڕەوایەتی گەرەکە سواریکەی. بۆیە لە یەکەم شەڕە عێراقا یاڵەتی متحدەی ئەمریکا کارێکی کرد ئەویش کارێک بوو کارستان. یاڵەتی متحدەی ئەمریکا فەزای شەڕی لەسەر زەمین گۆڕی بۆ فەزایە لاهوتە ئینتەرنێتی. یاڵەتی متحدەی ئەمریکا دژمنی بە شێوەی ئایکۆنگەلە کۆمپیوتەری نیشاندا. ستادە فەرماندەیی شەڕە ئەمریکا بە سوورەتە پەخشە مستەقیم لێدانە کاخەکان و مەراکزە مهمە عێراقی بە سوورەتە ئایکۆن نیشانەدا لە چاوە دووربینە ڕەش و سپیەکانی هەواپەیماکانی ئەمریکاوە. چه اتفاقی کەوت؟ یاڵەتی متحدەی ئەمریکا حەوزەی شەڕی لە زەمینەوە گۆڕا بۆ ئاسمان دنیای سایبەر و لە دنیای سایبەرە بەر لەوەی دەست بکاتۆ شەڕی بردو بەر لەوەی دەست بکاتە شەڕی بردو. ئەوەڵین کارێکە کردی ئەمە بوو ئەوەڵەن دژمنی تەبدیل کرد و شەبیه سازی کرد بە شێوەی ئایکۆنگەلە کۆمپیوتەری. حەوزەی ئەخلاقی کولەنتیانەما. دووەمەن بۆ ئەوەڵین بار لە تاریخا خەڵک تەبدیل بوو بە تەماشاچی شەڕ بە سوورەتە مستەقیم دەرگیرە شەڕ عێراق بوو. دانیشت بوو لە ماڵەکەیە پاڵی دابووە شاشەی دووربینەکەی هەواپەیماکە ئەیبردە سەر کاخەکەی سەدام حوسێن. سێ بۆ ئەوەڵین بار یاڵەتی متحدەی ئەمریکا دکتۆرینە شەڕ تەمیزی ڕنجاندا. تەمیز یعنی ئێمە یەک خەتا ناکەین نادێن لە خەڵکی عادی دقا و دقەین لە ستادە فەرماندەهی عەمەلیاتی نظامی عێراق. شەڕ دەسی پێ نەکرد سەدام حوسێن دۆڕیا. لەکوێ دۆڕیا؟ لە فەزای سایبەرا دۆڕیا. تۆ یەک دوتوق لە مردم عێراق نەدی جنازەهای تیکە تیکە شدەی مردم عێراق نەدی تەسویری نەبوو. شەڕ لەکوێ دەسی پێکرد؟ لە فەزا. یاڵەتی متحدەی ئەمریکا کۆمەڵی دەریافتی وەکو ئیتلاعاتە زەربەکانە خۆی ئەگرت کۆمەڵی ئیتلاعاتە غەڵەتیشی تێ ئەکرد هاواهەنگی ئەکرد ئەیدا خوردە مردم لە جیهانە و شاشەکان و تەلەڤیزیۆن ئەم کاریان کرد. و بۆ ئەوەڵین جار خاوەرمیانە شەڕێکی تری بەخۆی و دی و چاوی پێکەوت. ئەوانەی وە بە سەربازە سەر زەمین و پوتینە سەر زەمین دڵخۆشکەربوون لەم شەڕە دۆڕیان. یاڵەتی متحدەی ئەمریکا لەکوێ تووشە مشکڵ بوو؟ لەوەی کە لە شەڕە داخڵیەکانی عێراقە گرفتار بوو نەیزانی ئەم خەڵکە کە ناوی تەرۆریستە دوژمنە چۆن لەسەر سەفحەی کۆمپیوتەری بە سوورەتە ئانلاین نیشانیان بدات کە نقاتە سوور و نقاتە ڕەش و نقاتە زەرد کامیان دژمنە. چونیسە دژمنەکە بوو بە خەڵکە سڤیل شەرواڵە جینی لە پیا بوو تەمامە خەڵکە عێراقیە گرتو. وەرزە یاڵەتی متحدەی ئەمریکا نەیتوانی بەشە شەڕە داخڵی عێراق تەبدیلە بە شەڕە ئایکۆنی بکە. بۆیە یاڵەتی متحدەی ئەمریکا لەمیانە دۆڕیا کلکینیان ناوگەڵی دەرچووە بەلەپەترۆ.
دقة أم كاريه لم انقلاب ژیان ئازادی هەموو سوکشوارەتیە خەریکە ئەکا ئەیاڵەتە متحدەی ئەمریکا. یعنی خەریکە چیەکە؟ شەڕ ئیتر نیە لە مەیدانە شەڕە، شەڕوا لە ناو فەزای سایبەرە. دەسی پێ نەکرد ئەمەی پێژن ئێترازات، دەسی پێ نەکرد ناویان یاوتیان دەوڵەتە ئێران شکستی خواروانی ناوی انقلابە، دەسی پێ نەکردها. یعنی ئێستا ئەمەلەن لە فەزای لاخوتە و لە فەزای ئینترنەتە دەوڵەتە ئێران شکستی خواردە، یعنی جمهوری ئیسلامی گۆڕیاگە تەواو انقلابە، انقلاب کردیاگە. بۆ خاتری ئەوەی نیشان بین انقلاب کردیاگە دائیمەن خەڵکی تێرینە دەرەوە شلوقیەکە، ئەو شلوقیەکە و کەس ئەوانە ناناسی و ئێمە نیشانی ئەدەین و ێژینەوە 50 دانە شار و قەحت ئەلیجان و نازانم ئەحد ئەلیجان و هەنێشارکە ئێمە هەر ناویانمان نەبیستکە. ئەوە شلوقە 50 دانە شار، یەکێ لەمپەڕ لەکێ لەو پەڕێکی لەمپەڕ لەکێ لەو پەڕ شلوقە. بەڵام تۆ لە فەزایە ئینترنێتیە شەڕە مەکاورا دۆڕانگای کۆن دروزەکەی، نەقشەی ئێران دروزەکەی و شارهای دەرئاتەش و قسمەتهای قرمز ئەمەکنون انقلاب و گەشتی بگەسۆ تەماشاچی انقلاب. 500,000 نەفەر فرەفرەس، 300,000 نەفەر وا لە خیابانە بەناو تەواو ئەم مەساحەتە جوغرافیایی ئێرانە، 84 ملیۆن نەفەر خەریکە تەماشایەکە. گەشتی دەرگیر بووگەوە تەماشاچیە ئەم انقلابە جەدیدەسە، شەبیه سازیە انقلاب لە فەزای سایبەرە. هیچ انقلابێکی واقعی لەسەر زەمینە اتفاق ناکەفێ، هیچ. لەکوێ انقلابەکە اتفاق کەوتگە؟ انقلابەکە لە فەزای سایبەرە اتفاق کەوتگە، سەریش کەوتگە، تەواویش بووگە، جمهوری ئیسلامیش تەواو بووگە، ڕەواڵەتە دەوڵەتە ئێرانیش گۆڕیاگە. نەخانێک هات نەخانێک و ئەدەیەکی شوانە ناو خیابانە شلوقێکەن لەبەرێ ئەم تەساویرە هەر بێت و مخابرە بکرێ و هیدایەت بکرێ و هەبێنی پڕ بکرێ لە درۆ و دەلەسە و ئەمانە و فڕە بدێتە ناو زەهنی ئێمە. لەگا چیەکات؟ گشتمان نەخەسێنی، ئەدەیەکمان وە کارتێری، هیچ ئەرادەیەکمان تیا نایەڵێ لە پڕەکەوژی انقلابیشمان کرد و دەوڵەتی ئێرانی دەوامەکی گۆڕی. ئەمە جدیدترین شێوەی شەبیهسازی انقلابە کە دوای مدلە ئێران لە مابەقی جیهانیشە تەمینیە دەنوەیکەن وەگەرێکیانە بیکەن. ئیسا گەڕێنەوە سەر ماجەرای شکار. ئەگەر تۆ انقلاب واقعی نەکردوێ نازانی ئەمە انقلاب نییە، پێت وایە ئەمە انقلابە. ئەگەر چوار لە ئێوە ئێرادەی نەکردوێت دەسەڵاتێک دروست کات و مەجبور بووێ بابەتە ئەم دەسەڵاتە لەگەڵ چوار ئینسانی ترا هەڵس و کەوت کات، نازانێت چەندێ سەختە چوار ئینسان بە یەک و لەکاندن. تۆ بە سەدان ئینسان تێتە نزیکە، یەکی بڕی مانگێکەکە، یەکی بڕی 2 مانگەکە، یەکی هەر ڕۆژی کوڕخاسەس، یەکی ڕۆژ بەعدی ستێزەی ئەدرێ، یەکی فیتنەیی ئەکا، یەکی لە پشتۆ تەوتە ئەو بۆ ئەکا، یەکی مڕە لێ ئەواتۆ، یەکی گەرەکی لێ داپاچێ. ئەسن گرفتاری یەک ناوێت و 2. ئیسا چۆن لە پڕێکە 85 ملیۆن گشتی هەمبەستە بووگە؟ هەمبەستە نەوگە. چۆنە ئەم مەردەمە 60 ڕۆژە وا لە ناوە خیابانە، لە ناوە ئەم خیابانە 16 نەفەر یەکتریان نەگرت؟ دێتۆمە 2 مانگە تێتە ناو ئەم خیابانە. ڕۆژە ئەوەڵ کاورا ناناسی، ڕۆژە دووەم کاورا ناناسی، ڕۆژە سێوەم کاورا ناناسی. کاول تۆ ڕۆژە پەنجمێشی ئەواژەوە شروکێتە هەستە دروستکردن. چۆنە اتفاقە ناکەفێ؟ لەبەر ئەوەی کە فەزاکە حاکمە ئینقلابەکە لە ئینترنێتە ئەکرێت، نەسەر زەمینە واقعیە. لەسەر زەمینە واقعی شلی و ئەکەن بیگرە و بەریدە و تاو بیگرە و لەرز بەریدە تا تۆ نەمایشی لە ئینقلاب بوێنی. بەڵام لە فەزای مەجازی و لە فەزای ئینترنێتە ئینقلاب اتفاق کەوتکە ئینقلابە. ژنانەی شەو هەموسکشواڵەتیە و کورد قەومی ئیتنیکی و بەلوچ و تەمامە ئەو ئەقمامە گشتیشی ئێرانیە. ئەمە لەگرە یەکچێت حەساوە کارە ئەمانەی خراو کردگە.
کوردەوە قەومی کریاک. کوردەوە قەومی کریاک داستانەکەی جددی گرتگە، نایەتە دەر بێتە دەر لە موسسات عبورەکە، نایەتە دەر بێتە دەر بە مەحزێ مەیدانی بۆ خاڵی بوێت، موسسات دەوڵەتە ئێران نابوو دەکا. ئەمە خەیری خەتەرناکە، ئەمە خەریکە بازیەکان لێشوێ. باوەڕەکەی ئێمە لە تارانە خەریکین خۆمان با ئەدەین و لە ڕووسەری هەوادان گەینە ماچە ناو دەم، لە مەهاباد و لە کامێران و لە بۆکان خەڵک موسسات تێپەڕێ هیچ ئەم دەفعە خەریکە حرەکاتە جالبەکە، ماڵە مەمورینە حکوومەتی تێرێتە دەر و ناو خیابان مزایدەیەکە، ماڵەکانیان دەسووتێنی لەگرا خەریکە لە ناو مردمە کووردا اتفاقی دەکەوی. ئەو اتفاقە نەیەکی گەورەوتن و دەوڵەتە ئێرانیە و موسساتیسی و دام و دەستگاکانیسی و ئەقڵیەتیسی و ئێرادەیەسی و ئەمە مشکڵیان بۆ دروستەکە، پرۆسەکانی دووچارە مشکڵ کردەگە، نە ئەتوانن شمشێرەکە لە ڕۆ بوەسن بێن وەها بیتۆقێنن بیکەن و شەڕێکی دەوڵەت عەلەیهە مردم تا ئەو وەختە ئەم مردمیشەوە تا ئەگرای گەیکە بە داس و بە کەرەنت و بە کۆکتێل مۆلۆتۆف و بە بەتڵە غاز و بەمانە بکەوێتە گیانیان، نەتوانێ ئەم ئێعلامە شەڕە بکە. لذا ئێشەیە لەگرا پەکەکە پژاک کۆمەڵە و دموکرات بێرێتە کۆمەکە خۆی بۆ کوژاندنەوەی ئەم مەوزوعە. مردمە کورد ترازیاگە بەلا ڕێیا ڕوویگە وەکو تاران نایەتە ناو خیابان دەم خاتە ناو دەمی یەکتری بێژێ ئەمە قۆناغێکی تری ئینقلابە ژنانە و هەموو سوکشوارەتی خەڵکە کورد فرە تووڕەس جددی لێنەویگە، پێی وایە ئینقلابەکە جددیە. ئەوە حکایەتە نامەکەی بچەی هیجریە و ئەوە حکایەتە ئەم ئینقلابە شەبیه سازی بووگە ناوە لاغوتە. کارە ئاخێزە کوردان ئەمەسە کە ئەم معادڵە بشێوێ و نەهێڵی یاڵەتە متحدەی ئەمریکا هەرواکە لە دکتۆرینی شەڕە پاکە لە سەدام حسەین بردیوە، بەڵام لە دەستەوی خەبوونە ناو خیابانە دۆڕاندی بە خەڵکی ئیتر نەیتوانی شەڕە ئایکۆنی بکە، چون تەمامە مردم سڤیل بوو و مردم بووتەکە ئەمریکا دەرکەوت بوو، نێتوانی علامەت گوزاریان کاو لەسەرەوە هاوپێما و کۆمەڵێ مرۆچە بەناوە تۆریستێن و ئەڕۆن و بم بێخێنە ناویان و وای گشتیانمان کوشت و چەندێ خۆش و خەڵکی تماشایەکە، نەیتر قاش خواردیە زەوی کۆڵان وە کۆڵان. مەشایە فیلمەکانی نیشاندایە، بۆیە فیلمی فەلوجەی نەیدادەرەوە ئانلاین خەڵکی نەوردە سەر فەلوجە. لە ئەم مەرحەلە تا ئەم دەقیقە بەشە کوردەوارە و قەومی کریاک شکستی هێناگە بە پرۆژەکەی دەوڵەتە ئێرانی و بێشەرەفەکانە هاوکارە دەوڵەتە ئێرانی وەکو ئەحزاب، هاوکار کورە کارمەند دوونپایەی سەخیفە بێدایک و باوکە حیزبی تا ئەم دەقیقە شکستیان خواردگە و لەمە و بەدوای شکست نەخۆن. دەوڵەتە ئێرانی ناتوانێت دەمامەک بگۆڕێت ئیلا ئەوەی کە تەئید لە کورد بسێنێ و ئێمە تەئیدی ناکەین بۆی، نە تەئیدی بۆی ئەەکەین، نە بەو جۆرە کە ئەو ئەربابەکەی ئەڕۆین و لە تارانی شعیدەی نەزەوی تا ئەم دەقیقە ئینقلابە دەسە شاراوەیان شەبیهسازیە ئینقلابە مەجازیان بەدەسە مردمە حەقیقی لە شەقامەکان و کوردەوارە نابود بووگە، بۆیان ناڕواتە بەرەو. ئەمە حکایەتێکە کە اتفاق کەوتکە لە مەهاباد تا کامێران دەستی پێەکەن گەرەکیانە بە سوورەتە پەراکەندن نەمایشە ئینقلاب بدەن تا حرەکەت نەکردە لە ئانلاینا ئینقلاب سەرکەوتوێت و هەر لە ئانلاینا ئینقلابەی واتۆ. ئەم ئینقلابەی ئەمانە دایانیاگە، ئەمانە فێرن بە ئوبر ئیت و بە هەدەف و تارگێت نیشاندانە ناوە نەقشە و بە ناڤیگەیشن و بە ئایکۆنی کردنە خەڵکی و کە هەرچی شتە لەسەر نەقشە و لە دنیای ئەنلاینا تەواویکەن.
بەڵام لەسەر زمینێ سفتا لەم سەر زمینێ ئێمە متفەقە ناکەفێ ناڕواتە بەرەوەیە تا ئەگرا شکستمە ناوەڕگە بێن لەمە و بەدوای شکستە تریان لەسەر تێرین و بەردەوام ئەوین دەوڵەتە ئێرانی گەلێکیسی ئێمە بەکار بوات بەڵام خۆشبەختانە لەسەر زمینە ئێمە ئۆسای داسانەکەین ئینسان و کوردین ئەوەی لەسەر ئێمە کار ئەکا ناخوداگاهە تاریخی ئێمەس تۆ ناتوانی ئێمە بە بازی بگری خۆت تڕۆەکەی خراو خۆت تڕۆەکەی کورد بێ ئەجەڵ ئەمرێت و مەرگ بە تۆ تەحمیلەکە وەکو باوکە سەیدەوان بەگەشت قەدەریشە ئەڕوات دەستیشی خاڵی وێت تۆ نابود ئەکا نایەڵێت تۆ پرۆژەکەت بڕواتە بەرەو ناڕواتە بەرەو بۆتان خەوف خراو گرتگنی و دەسە ئەم قسمەتە قەومیەتنیکیە باش بزانن واقعیترین نیرویە لە ناو ئێران تورکیە عێراق و سووریە کوردە قەومیەتنیکیە با بزانن تەنیا عامڵێک کە تەوان دروستکردنە ئیمپراتوریەتە تەمەدونی هەست کوردە قەومیەتنیکیە هەچ کەسی تر نێسی ئێمە قاچمان هەم لە بەغاز هەم لە تارانە هەم لە دەمەشقە هەم لە ئەستانبوڵە هەڵگرە فەرهەنگە پیورە کوردانەین و هێزێکی لە بنهاتووی گەورەی ئینسانین و لە قەڕنە بیسا هیچ مردمێک لە دنیا پۆتەنسیێڵە ئێمەی نییە بۆ انقلابی بوون و قدرت و جغرافیای کوا لە دەستمانە سەرنەوەشتە تارانیش ئێمە مشەخەسیەکەین تاران ئێمە مشەخەس ناکات ئێمە سەرنەوەشتە تاران مشەخەسەکەین ئێمە مەسئلە سەری ئێمەسە ئێمە قەبارەی خۆمانمان خاس نەناسیگە چون نە قدرت ئەناسین نە مبارزە ئەناسین نە چوونێتی شکان و قدرت ئەناسین نە چوونێتی دانانە قدرت بۆیە ئەوەی تا ئیستە ئێمەیان پێگرتوو وچ خۆمان تەجروبەمان نەکردبوو تڕهاتێک بوو کە لەلایەن نظامە حاکمیەت بۆ ئێمە هات ئیستە کە لە ناو خیابانە خەریکین تەجروبەیەکەین وردە وردە شەرایەتە عەینی شەرایەتە زەهنی دروستەکە وردە وردە ئەوێنی قۆناغەکان ئەگۆڕێت ئەلا ڕقمە ئەوەی کە کابرا ناتوانێت تێئۆریزەیەکا بێرێتیە سەر زوان ئەمەڵەن خەریکە دروست ڕەفتارەکە و تا ئەم دەقیقە خەڵکی دروست ڕەفتارەکە ئەمەڵەکەی دروستە و هەرچی گەرەکیانە تێئۆری سوارە ئەم ئەمەڵە دروستە بکەن بۆیان جێبەجێ ناکرێ لەذا گەرەکیانە فوو بکەن لە خەڵکی و دانیشە و مەجووڵە و باڵە بارە ئەوەڵ هاتوو نەسیحەتتان یەکردێ و کارە زشت مەکەن ئەمە زشتە ئەوە لە ئێمە نامتەمەدنانە نیشانەدا دی خراو تڕۆمان کرد ئەم دەفە هاتکە ئەدەبیاتە پیرەژنە خەسیاگە مۆردە تەجاوز واقع بووک خەریکە قسەکە بوومان لاو با تێچووی نەوێ تو تەواوە گیان و تێچووگە خوێڕی تۆ باسە تێچووەکەی تو تێچوو نەدەی بێچوو نییە تێجوو ئیسە تۆ بۆ خەوف گرتکتی تۆ لە چیە ترسی شەناس خواز کورە تۆ پێناسێ خۆت ناتوانی بکەی شەناس خواز گەرەکتە ناو بنیتە سەرە ئێمە تو واقعا فکریشەکەی جێگە دەوێت تۆ لەلای ئێمە فکرەکەی و لە چنگە ئێمە دەرەچیت کورە تو تەقاست دانە دانە فاسۆلیایەک لەسەر خوێنە ئێمە خواردەکەوە لوت تا تێرینیوە باوەڕکە فەسادە دنیات کردوێ وەکو قەزافی وە و لەحزە ناژی لە زێرابەکە دەریان هاوڕد و قۆناغە تفەنگەکە دایانە ناوی دەمی گولەکەیان خاڵی کردە ناوی سەری باوەڕکە فەسادە دنیاتان کردوێ نۆکەری دنیاتان کردوێ دۆلارە دنیاتان خواردوێت باوەڕکە هەر لەو شەقامی مەهابادە دەسە بێڵە وڕنەما تەحتان لە دەمتان بێتە دەرەوە گذشت خیلی گذشت خراو ماهیەتان دەرکەفتگە ئێوە تەکە وجودە ئینسانە کووردا دەرکەفتگن ئێوە دنیای کورد ناناسن بۆ چون یا ئەرمەنین یا گورجین یا یەهودین یا تورکن ئێوە نامتەعەلقن بەم سەرزەمینە مەردمە ئێمە ناناسن نایناسن بۆیە لە هەر بزەنگایەکی تاریخیا ڕەفتارە مەردمە ئێمە فەرقەکە ناخوێنرێتەوە بۆ حاکمیەت بۆ ئیاڵەتە متحدەی ئەمریکا ناخوێنرێت و قەبلەنیش نەیخوێن لێەوە بۆیە وتیان پێمان ئەلئەکرا تائیفەة من الجن بۆیە جایستە تۆ بڕۆ هەڵبخەرەوە تو کار خۆت بکە ئێمە کارە خۆمانەکەی
ئەمانیشەوە دائەنرێت بۆ ئێوە، ئەمانە دانەدانی تەلەمبار ئەکرێ لە مباحکردنە خوێنە بۆ گەنە کەسیفە ئێوەی هاوردە نفوس کردگە ناو پەیکەرە ئێمە. گورجی ئەرمەنیە، ئاسووریە فاسد، کورتەوە قازی محەممەدە گورجیت و پوفیوز تا قاسملووی ئەرمەنیە فاسدە، یەک لە دوای یەک نامتعلقانە بەم سەرزەمینەنە بنە کۆڵە ئەم بێشەرەفانە بگەڕێن، گشتیان نامتعلقن بەم سەرزەمینە، گشتیان. بۆیە ڕەفتاریان وەکو ئێمە نییە، هەڵسو کەوتیان وەکو ئێمە نییە، خوێندنەوەیان وەکو ئێمە نییە، قسەکردنیان وەکو ئێمە نییە. زوانە ئێمە ئاگری لێ تێتە دەرەوە، زوانە ئەوان پڕە لە دروزنی، پڕە لە زۆریەتی داهاتی، پڕە لە هزار چهرەگی و بێئستعدادی. پس تا ئەم مەقتەعە انقلاب شبیه سازی بوو کە دەسە نامەرئیە دەوڵەتە ئێرانی وا قرار بوو یاڵەتە متحدەی ئەمریکا و ئەربابەکانی لە فەزاوی لاوخوتە سایبەریە ئەنجامی بدەن، لە عەرزە واقعە و لە زەمینە منطقەیە قەومی ئیتنیکی کریاگە کوردەوار دۆڕیاکە و تا ئەم دەقیقە شکستی خوارد. بەردەوام ئەبین لە شکست یەک لە دوای یەکی کە بە دەوڵەتە ئێرانی و کارمەندانە پلە خوارە فاسد بێشەرەفیان تێرینی لایەوە خۆش.